سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سروود خۆشید لە کەناڵی ئاسوی زانکۆ لە خزمەتتانین بۆ درێژەدان بە ڤیدۆکانمان سەبارەت بە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان کەمترین کۆنمرەی وەرگیراو لە هەر زانکۆیەک لە هەر پەیمانگایەک بە زانکۆڵاین پارالێل ئێواران بۆ ئەوی خۆشەویست باسەکەین تاوەکو لە کاتی پڕکردنەوەی فۆرمەکانتان سوودی لێ ببینن. ئەلبەتە ئەم کۆنمرانە بۆ ساڵی خوێندنی 2022-2023 هاتۆتەوە واتە ئەو قوتابیانی ئەمساڵ قۆناغی یەکن. باشە بۆچی ئێمە ئەم ڤیدیۆیانە باسەکەین؟ ئەم کۆنمرانە بۆچی بە ڤیدیۆ ئامادەیەکەین بۆ ئێوەی خۆشەویست؟ ئەلبەتە ئەمە ئەو ڤیدیۆانێکە ئێمە باسیەکەین بۆ ئەوەیە لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین کەمترین کۆنمرەی ئەم ساڵ بزانن و ساڵی پێشووتریش بزانن تاوەکو لە کاتی پڕکردنەوەی فۆرمە سوودی لێ ببین و بە نزیکەی ئەو بەشانی ئارەزوومەندن کە ناوتان لێ بێتەوە هەڵبژاردنێکی وردی بۆ بکەن. خۆشەویستان، لەم ڤیدیۆیەدا ئێمە ئێستا باسی پەیمانگەی تەکنیکی سلێمانی بۆ ئێوەی خۆشەویست دەکەین. ئەلبەتە پەیمانگەی تەکنیکی سلێمانی لەبەر ئەوەی بەشەکانی زۆرن، بەشە پزیشکەکانی، بەشە تەکنەلۆجیەکانی، کارگێڕیەکانی هەوڵەدەین بە دوو ڤیدیۆ بۆ ئێوەی خۆشەویست باسی بکەین. لە ڤیدیۆی یەکەمە تەنها بەشە پزیشکەکان بۆ ئێوەی خۆشەویست دائەبەزێنین تاوەکو ئەو کۆنمرانەی لە بەشە پزیشکەکان هاتوونەتەوە ئێوە بزانن چەندە و ئەو داواکاریە زۆرەی کە هەیە لەسەر بەشە پزیشکەکان حەزمان کرد بە یەک ڤیدیۆ بۆ ئێوەی خۆشەویستی باز بکەین. بۆیە ئێوەش تا کۆتایی ڤیدیۆ بینەر بن تاوەکو بزانن ئەو کەمترین کۆنمرانە لە چ بابەتێکایە. پەیمانگەی تەکنیکی سلێمانی بەشە پزیشکەکانی بۆ ساڵی خوێندنی 2022-2023 زانکۆڵاین و پارالێل و ئێوارانی بەم شێوەی خوارەوە بووە. بەشی دەرمانسازی بریتیە لە زانکۆڵاینی پارێزگای 89.714 پارالێلی پارێزگا 88,286 و گشتێکەی 90,286 ئێوارانی پارێزگا 86.857 و گشتێکەی 92.286 بەشی پەرستاری 84,286 زانکۆڵاینەکەیەتی پارالێلی پارێزگا 80.85 و گشتێکەی 84.857 ئێوارانی پارێزگا 77,143 و گشتێکەی 84.571 بەشی سڕکردن 83.907 زانکۆڵاینەتی پارالێلی پارێزگا 80.857 و گشتێکەی 85,143 چوارەم بەشمان بریتیە لە بەشی شیکاری نەخۆشیەکان 82.857 زانکۆڵاینەتی پارالێلی پارێزگا 79.704 و گشتێکەی 81.714 ئێوارانی پارێزگا 74.044 و گشتێکەی 78.159 پەرستاری ددان کە هاو شێوەیە لەگەڵ یاریدەدەری پزیشکی ددان لە پەیمانگەی تەکنیکی پزیشکی هەولێر. زانکۆڵاینەکەی 78.857 و پارالێلی پارێزگاکەی 73.714 و گشتێکەی 78.286 پەیمانگەی تەکنیکی سلێمانی بەشی تیشک زانستیە 77.133 زانکۆڵاینەتی و 73.429 پارالێلی پارێزگایە و گشتێکەی بریتیە لە 78.517 پەرستاری منداڵان زانستی وەرەگرێت 74.571 زانکۆڵاینە و پارالێلی پارێزگاکەی 71.286 و گشتێکەی 75.429 بەشی تەندروستی گشتی کە ئەو بەشە ئەمساڵ بە نوێی کراوەتەوە ئەگەر هەڵە نەبم هاوشێوەیە لەگەڵ تەندروستی کۆمەڵ زانکۆڵاینی پارێزگا 74.557 پارالێلی پارێزگاکەی 71.143 و گشتێکەی 74.494 ئێوارانی پارێزگای 69.429 و گشتێکەی 78.286 کۆتا بەشمان لە پەیمانگەی تەکنیکی سلێمانی بەشە پزیشکەکان بریتیە لە پەرستاری ژنان و مناڵبوون زانستیە
72.857 کەمترین کۆنمرەی وەرگیراوە لە زانکۆڵین و پارالیلی پارێزگای 69.004 و گشتێکەی 71.143. خۆشەویستانم، ئەوانەی باسمان کرد پەیمانگەی تەکنیکی سلێمانی بوو بەشە پزیشکیەکان. خۆشەویستانم، ئێمە وەکو لە سەرەتای ڤیدیۆکەش باسمان کرد بەشی دووەمی ڤیدیۆکەمان کە بەشە تەکنەلۆجی و کارگێڕەکانی پەیمانگەی تەکنیکی سلێمانیە لە ڤیدیۆی داهاتووە باسیەکەین بۆ ئەوەی ڤیدیۆکانمان دوور و درێژ نەبن و ئێوەی خۆشەویستیش لێمان بێزار نەبن. ئینشاڵڵا چاوەڕێ ڤیدیۆی دووەممان بن کە سەبارەت بە پەیمانگەی تەکنیکی سلێمانی بەشە تەکنەلۆجی و بەشە کارگێڕەکانیەتی. خۆشەویستانم، هیوامان سەرکەوتنی ئەوەی خۆشەویستە و لایک و کۆمنت و سەبسکرایبی کەناڵیش لە یاد مەکەن.